یەکێکە لە بەناوبانگترین ئەکتەرەکانی تایوان. لە پێناو جاکی چان قوربانی بە داهاتووی خۆی دەدا، بەڵام جاکی چان ناپاکی لێکرد. چیرۆکەکەی بە یەکێک لە گرنگترین نهێنیەکانی ناوژیانی جاکی چان دادەنرێت. جوان لی ئەو ژنەی هەموو ژیانی کردە قوربانی بۆ جاکی چان. جوان لی یەکێک بوو لە ئەکتەرە بەناوبانگەکانی تایوان، هەمیشە ناوی لە لیستی باشترینەکاندا دەهات. وێڕای ئەوەش هەموو داهاتووی خۆی دەکاتە قوربانی هاوسەرەکەی. جوان لی لیڤینگ چیاو لە ساڵی 1953 لە ناوچەی تایپی لە تایوان لە خێزانێکی ئەژار لەدایک بوو. بۆی بارودۆخی دارایی خێزانەکەیەوە ناتوانێت خوێندن تەواو بکات، بۆ یێواز لە خوێندن دەهێنێ و دەست بە کارکردن دەکات. بۆ ئەوەش دەچێتە ناو جیهانی سینەماوە. یەکەمین کاری هونەری لە ساڵی 1972دا بوو، دوای ئەوەی ناوبانگێکی باش بەدەست دەهێنێت. بەو شێوەیە لە جیهانی سینەما و نواندندا بەرەو پێشەوە دەڕوات، نزیکەی 60 کاری هونەری دەبێت. جوان لی لە لووتکەی هونەردا دەبێت کاتێک چاوی بە جاکی چان دەکەوێت. لەو کاتەدا جاکی لاوێکی ئاسایی و هەژار بوو، لە سەرەتای ژیانی هونەریدا بوو. سەرنجام پەیوەندی خۆشەویستی لە نێوان هەردووکیان دروست دەبێت. جوان هەر لە یەکەم بینینەوە عاشقی جاکی چان دەبێت، بەڵام پەیوەندیەکەیان زۆر ناخایەنێت، بەوەی ئەوەی باوکی جوان ڕەتی کردەوە. ئەوانیش بڕیار دەدەن کە کۆتایی پێ بهێنن تا ئەو کاتەی جوان دەزانێت کە دووگیانە. ئەو بارودۆخەش وای کرد کە جاکی بە ناچاری هاوسەرگیری لەگەڵدا بکات، بەڵام هاوسەرگیریەکی ئاسایی نەبوو. لە دوای ڕۆژێکیش لە ئاهەنگی هاوسەرگیریەکەیان منداڵەکەیان لەدایک دەبێت. لەبارەی ئەو هاوسەرگیریەوە جاکی ئاماژەی بەوەدا بوو کە ئەو ناچار کرا بوو هاوسەرگیری بکات. دوای ماوەیەک لە هاوسەرگیری جوان واز لە نواندن دەهێنێت. لەو نێوەندەشدا جاکی تا دەهات بەرەو پێشەوە و بەرەو جیهانی بوون دەڕۆشت. وەوێ ڕای ئەوەی سەرمایەکەی گەیشتە 400 ملیۆن دۆلار، بەڵام بڕەپارەیەکی کەمی بۆ هاوسەرەکەی و کوڕەکەی دەنارد. لە هەموو ئەوەش سەیرتر ئەوە بوو کە جاکی چان پەیوەندیەکی خۆشەویستی لەگەڵ شاجوانی تایوان دروست کرد. باشکرا لە بۆنەو ئاهەنگەکاندا بە یەکەوە دەردەکەوتن بەبێ گوێدانە هەستی هاوسەرەکەی، تەنانەت منداڵێکیشی لەو دەبێت. جێگەی سەرنجە دوای ماوەیەکی زۆر جاکی هەست بە تاوان دەکات بەرامبەر بە هاوسەرەکەی، بۆیە دەگەڕێتەوە بۆ لای و داوای لێخۆشببوونی لێ دەکات. ئەوەی سەیرە لێرەدا ئەوەیە کە جوان بە داواکەی ڕازی دەبێت، بەڵام مەرجێکی بۆ دادەنێت. ئەویش ئەوەیە کە واز لە خۆشەویستیەکەی و منداڵەکەی نەهێنێ و چاودێری بکات. بەم شێوەیەش جوان بووە چیرۆکێک کە هەمووان چاوی لێ دەکەن.